بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە دیار شاشە جوانەکەی کوردستان 24 و بەرنامەی بەیانی 24 لەگەڵمان بمێنەوە. ئەمڕۆژ کۆمەڵێ بەرگۆبابەتتان بۆ ئامادەکراوە، بەڵام پێشەوەی دەستیان پێ بکەم هەندێک شتان بیرە خەمەوە کە پێم خۆشە تەواوی ڕۆژەکەتان بەو دەستپێکەوە بێت تا بتوانن ڕۆژێکی باش و پڕ ئارامی و تەندروست باش بەڕێ بکەن. هەڵبەت یەکەم شت ئەوەیە کە هەستین بە زەردەخەنەوە ئەوەی ڕوویداوە لە بیری بکەین ئەو ئەندامانەی خێزانەکانمان ئەو دەوروبەرەی هەمانە هەمویان ڕۆژ باشیان لێ بکەین تا بتوانین ڕۆژێکی خۆش وە خەندە و پێکەنین ببەخشینەوە. ئەمە واکات کە ڕۆژێکی باشترمان هەبێت. جگەلەوە توانین بە باشی و بە زۆر تەندروستیانە بژین ئەگەر ڕەچاوی هەندێک خواردن و خواردنەوەی تەواوی ڕۆژەکەمان بکەین، لە بیرتان نەشێ ئاوی باش بخۆینەوە و خواردن و خواردنەوە سەوزەکانیش زۆر بخۆین، ئەمە بۆی کە تەندروستێکی باشمان هەبێت. بابەتەکانی ئەم ڕۆمان کە ئامادەمان کردووە سەرەتا لەوە دەست پێیەکەم کە نوێترین لێکۆڵینەوە کە ئەنجامی خەمناک و سەبارەت بە ئۆمیکرۆن دەرەخات کە زانانی چینی و ئەمریکی ئەنجامیان داوە و دەرکەوتووە ئەوانەی پێشتر تووشی کۆرۆنا بوون، ئەوانش کە تەواوی ژەمەکانی ڤاکسینیان وەرگرتووە لە توشبوون بە ئۆمیکرۆن پارێزراو نین. لەگەڵمان بن ئەم بابەتە زیاتر تاوتوێ دەکەین. لەگەڵ نزیکبوونەوەی سەری ساڵی زاینی ئاهەنگەکانی سەری ساڵ خانمان نینۆکەکانیان بەو نەخشانە بۆیە دەکەن کە ئاماژەن بۆ هاتنی ساڵی نوێ و کریسمس. لەگەڵ میوانێک باز لەو نەخشە و دیزاینانەش دەکەین کە بۆ سەری ساڵ بەردەستن. بەهۆی دابەزینی پلەی گەرما بۆ ژێر سفر دەریاچەی بەیشەهێر لە کۆنیا بووەتە بەستەڵە. ئەوەشکاری ماسیگرانی وەستاندووە، بۆیە ماسیگران ناچارن بەلەمەکانیان بە سەڵەکەکە بشکێن تا کارەکانیان بکەن. دوای چەند مانگێک لە کارکردن تایدا شەقامی مەتەنەبی لە بەغدا جارێکی دیکە بەڕووی سەردانی کارانی داکراوەتەوە. شەقامی متەنەبی بۆ خۆی شەقامێکە کە پڕە لە یادەوەری یاخود سمبولی بەغداد و ڕۆشنبیری ئەو شارەیە. ئەدیبان و گەنجانی شارەکە خۆشحاڵن بە سیمای نوێی شەقامەکە کە ئەم شەقامە لە ساڵی 1932 لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەم شەقامەکە بە ناوی شاعیری گەورەی عێراقی متەنەبی ناونراوە. وەکێکیش لە گەنجانی ئەو شاراڵێت سیمای شەقامەکە ئەوەندە جوانە ئێستا تەنیا ڕۆژانی هەینینە، بەڵکو هەموو ڕۆژەکانی دیکەش سەردان یەکەم، چونکە ئەو شەقامە بۆ خۆی زیاتر لە ڕۆژانی هەینیدا قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە بێ و زۆربەی شاعیر و گۆرانبێژ و ڕۆشنبیرانی بەغدا لەو شارە کۆ دەبوونەوە. ئێستا نۆژەن کراوەتەوە با بەیەکەوە بیبینین. بدهن وڵاتیان و حەسکەرێن خوێندنێ ببوونە یاڤەکردنا کۆلانە ئەلموتەنەبی یان ناودار بێ پرتوکخانەیەن خۆ کۆمبوونە. پشتی چەند مەهان ژگرتنێ لە بەغدادا پایتەخت کۆلان بێ خەملان شاهی و سترانان هاتەڤەکردن. وڵاتیên گۆ bi dehên salan serdana vê kolanê dikin dibêjin ev kolaneke giring e di dîroka Iraqê de ji dema Osmaniyan û heyan wiha. تقريبا كل اسبوع في حاله وجودي هنا her hefte min serdana vê kolanê dikir ji bilî cîwaniya pirtûk û pirtûkxaneyan avahiya vê kolanê ciwan e. Nivîskar li vê çayxaneya li pişt min kom dibin û ez ji demeke dûr ve serdana wê dikim. Kolana navdar li serdirêjahiya çend mehan hatibû jinû avakirin beriya got jinû ve li pêş welatiyan were vekirin. Heskerên kolanê got kêfxweşin bê jinû avakirinê dibêjin hêvîdarin hemû kolanên Bexdadê jinû ava bibin. Sediş sedî ev kolan hatiye guhartin. Qerebalixî têde gelek pir bûye. Guhartina di kolanê de çêbûye mezin e. Bi rastî jî mezin e. Di çilê sala 2007 de teqînek li kolana Elmûtenebî rûda. Di encamê de 30 kes hatin kuştin, 6 kes jî birîndar bûn. Her wiha di encama teqînê de gelek pirtûkxane û dikan têk çûn. Di nav wan de çayxaneya Elşa Bender got 5 kurên xwedanê çayxaneyê di teqînê de hatin kuştin.
و ئیرۆ وێنەیەن وان لەسەر دەریێ ئەشابەندەر هاتنە دانین. نوێترین لێکۆڵینەوە ئەنجامی خەمناک سەبارەت بە ئۆمیکرۆن دەرەخات کە زانانی چینی و ئەمریکیش ئەنجامیان داوە و دەرکەوتووە ئەوانەی پێشتر تووشی کۆرۆنا بوون ئەوانش کە تەواوی ژەمەکانی ڤاکسینیان وەرگرتووە جاژەمێک بێ دوان بەسییان بێ لە توشبوون بە ئۆمیکرۆن پارێزراو نین ئەمە لە دوای توێژینەوە لێکۆڵیناوانە ئەو هەر لەو توێژینەوەدا ئاماژە بەوەش کراوە کە ڤایرۆسی گۆڕای ئۆمیکرۆن لە سەرجەم ڤایرۆس و گۆڕاوەکانی دیکەی پێش خۆی بەهێسترا و دەتوانێت بەسەر بەرگری لەشی مرۆڤ زاڵ بێت و تایبەتەوەی لە ڤاکسینی یاخود بڵێن ئەو کەسانی کە ڤاکسینیان وەرگرتووە. توێژەرانی زانکۆکانی کۆلۆمبیا هۆنگ کۆنگ توێژینەوەیکیان ئەنجام داوە و لێکۆڵینەوە لەسەر ئەو کەسانە کراوە کە هەر چوار جۆری ڤاکسینیان وەرگرتووە وەک فایزەر، ئەسترازینکا، مۆدێرنا و جۆنسن ئان جۆنسن کە تێیدا دەرکەوتووە کەمترین کاریگەریان بەرامبەر ئۆمیکرۆن هەیە. توێژینەوەکە دەریشی خستووە ئەو ئەنجامانە پێویست دەکەن هەرچی زووە ڤاکسینێکی دیکە دروست بکرێت بۆ یاخود بۆ دروستکردن و پەیداکردنی بەرگری بەرامبەر ئەو جۆرە گۆڕاوی ڤایرۆس. لەگەڵەوەشدا ئاماژە بەوە کراوە ڕەنگە ئەگەر ژەمێک زیاتر ڤاکسین وەربگیرێت باشتر بێت بۆ دروستکردنی بەرگری لەش. بە گوێرەی نوێترین ئاماری ئەمریکاش حاڵەتەکانی توشبوون با ڤایرۆسی ئۆمیکرۆن منداڵانی خوار تەمەەن 5 ساڵیش لە نیویۆرک تووشی ڤایرۆسەکە بوون. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە لە بەرۆی پەیوەندی بە تاک بە تاکمانەوە هەیە پەیوەندی بە تەندروستیمان هەیە و مەترسیەکانی شیوە تا لە جیهاندا کراوەتە بەرباز یاخود بەردەوام باس دەکرێت. ئێمە میوانداری دکتۆر دلێر گەڵاڵی کە مامۆستای زانکۆیە و پسپۆڕی فسیۆلۆژیای پزیشکیشە میوانداریمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر بەی دکتۆر دلێر. زۆر سپاس بۆ باش. بەنی وەش باش. زۆر سپاس. دکتۆر پێش ئەوەی بەڕێستان ئامادە بن من باسیەوەم کرد کە توێژینەوانەی کراوە لە هۆنگ کۆنگ و لە ئەمریکاش لە کۆلۆمبیا هەموو ئەوانە دەریەخا کە ئۆمیکرۆن زۆر مەترسیدارترە لە کۆرۆنا و بەرگری لە یاخود بەرگریەکی زۆری هەیە لە بەرامبەر جەستە لە بەرامبەر ئەو کەسانش کە ڤاکسینیان وەرگرتووە. جا تۆ سەرەتا پێمان بڵێ ئۆمیکرۆن چ جۆرە گۆڕاوەکەی یاخود بڵێن چۆنە کەسەکان چۆن تووشێ بن چۆن بڵاو بێتەوە بە خێرایی دواتریش پرسیاری دیکەت لە یەکەم. بەڵێ هەروەک توێژنەوەکان دێران خستووە ئۆمیکرۆنیش بێگومان هەمان جۆری ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام پێ دەگوترێت جۆری گۆڕا چکە پێشتری جۆری ترمان هەبووە لە جۆری دڵتا بەڵام جۆری ئۆمیکرۆن لەبەر ئەوەی گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتیە بەسەر با بڵێن گۆڕانکاری بەسەر مادە بۆ ماوەی یەکەی کە جیناتە یان بۆ هێلەکانە پێ دەگوترێت زیاتر لە چەند گۆڕانکاریەک زۆربەی توێژینەوەکان دێنان خستو زیاتر لە 20 بازدان کە لە شێوەی زانستی یان لە زاراوی زانستی پێ دەگوترێت میوتیشن زیاتر لە 20 جۆر میوتیشن بەسەر پرۆتینی ئەم جۆرە ڤایرۆسە داهاتوە بۆیە تا ئێستاش ئەو ڤاکسینانەی کە پێشتر بەکارهاتوە لە بۆ جۆرەکانی تر یا جۆرە گۆڕاوەکانی تر کاریگەریەکیان یان کاریگەریی ئەو توانیە کە بتوانین برین وەک خۆپارێزی بەکاربێنین لە دژی ئەم جۆرە گۆڕاوەیە. باشە اینجا ئێستا بزانین نیشانەکانی ئۆمیکرۆن چۆنە گەرچەنە نیشانەکانی زۆر هاوشێوەن لەگەڵ پەتای هەڵامەت لەگەڵ کۆرۆنا بەڵام ئایا هیچ نیشانێکی جیاوازی هەیە یاخود ئەتوانرێت چۆن دەست نیشان بکرێت؟ بڵێ زۆربەی توێژینەوەکان دەریان خستووە کە چەند نیشانەیەک هەیە هاوشێوەی نیشانەی جۆرەکانیان گۆڕاوەکانی پێشترن بۆ نمونە ژانەسەر هیلاچی یان ئازاری ماسوولکەی تای بەرز ڕشانەوە ئەمانە پێ دەگوترێت سێ یان چەند جۆری لە نیشانەکانی کە هاوشێوە یان هاوبەشە لە نێوان هەموو جۆرەکاندا بەڵام ئەوەی کە ئۆمیکرۆنی پێزیا دەکرێتەوە لە جۆری گۆڕاوەکانی تر بریتە لەوەی کە بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو دەبێتەوە و هەروەها کە ئەو کەسەی تووشی دەبی
دەتوانم بڵێن کاریگەری زیاتر هیلاکتری دەکاتن و درێژە چێشتریشە ماوەکەی بۆ نمونە ئەگەر زۆری پێشتر لە ماوەی چەند هەفتەیەک وایە ئەمەیان دەتوانین بڵێ نزیکەی دەتوانین مانگەک دەخایەنیتن کە بە شێوەیەکی کاریگەری یان کەسە توش بووەکە زۆر هیلاک دەکاتن. باشە تا ئێستا هیچ حاڵەتێکی ئۆمیکرۆن لە هەرێمی کوردستان دەستنیشان کراوە یاخود شکتان لی هەبوو ئۆمیکرۆن بێت؟ بەڵێ بە جۆرە ئەوەی کە لە دەستگا پەیوەنددارەکان ڕایانگەیاندووە تا ئێستا هیچ زۆرێک هیچ کەیسێک دەتوانین بڵین بە شێوەیەکی فەرمی ڕانەگەیەنراوە بەڵام هەندێک حاڵەتی با بڵین گوماناوی هەیە ئەوانش لەژێر چاودێریدانا هەر کاتێک ئەو کاتی کە با بڵین زۆرەکە دەستنیشان کرا دەتوان دەستگاکانی ڕاگەاندن ڕایان دەگەێنن. باشە دکتۆر دەرێت لە جیهان و لە هەرێمی کوردستانیش هیچ ئامێریکا خود فەحسێک هەیە کە بە تایبەت دەری بخادەمە ئۆمیکرۆنیان کۆرۆنایان چ جۆرێکە یاخود پلەکەی تا چەندێک بەرزە و کەسە بەرگری لەشی بەرامبەری چۆنە؟ تا ئێستا هەمان ئەو تێستانەی کە پێشووتر لە بۆ زۆرەکانی تر دەکرا هەمان تێست لە بۆ ئۆمیکرۆنیش دەکرێتن بەڵام وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە ئەم زۆرەیان بازدانی زیاتری یان گۆڕانکاری زیاتری لە بۆ مادەمەواڵیەکە زیاتر بەسەردا هاتووە بۆیە دەستنیشاکردن تا ڕادەیەک دەتوانین بڵێم ئەستەمە یاخود زۆر زەحمەتە بە هەمان تێستەکانی پێشوو کە تێستی PCR تا ئێستا هیچ تێستی تر ڕانەگەیەندراوە بۆ دیاریکردنی جۆری ئۆمیکرۆنەکە. باشە دکتۆر چ چارەسەرێکی هەیە ئایا ئەو دەرمانانەی کە ئەجرا بە کەسێک تووشی کۆرۆنا بوو بە هەمان شێوە توانرێ بوو کەسش بەکاربێنرێت کە ئەگەر ئۆمیکرۆنی هەبێ؟ تا ئێستا هەمان دەتوانین برین پرۆتۆکۆل پێڕەو دەکرێتن بەڵام وەکو چارەسەر ناتوانین برین چارەسەرە وەکو چارەسەری نییە بۆ ئەم حاڵەتە بەڵام دەتوانین برێن هەندێک لە ماکەکان یاخود نیشانەکانی کەم دەکاتەوە بۆ نمونە ژانەسەرە بەرزیتایە ئەو شتانە ئەو حاڵاتانێ بەڵام وەکو چارەسەر تا ئێستا هیچ چارەسەرێک نیە و هەمان پرۆتۆکۆلی زۆرەکانی تر لە ڤایرۆسی کۆرۆنا پەیڕەو دەکرێت. باشە دکتۆر مەترسیەکان ئەوە دەرەخەن زیاتر کە لە ئەمریکا منداڵی خوار تەمەەن 5 ساڵیش توش بووە ئایا ئەمە چۆنە کاریگەریەکانی چۆنە بێ لەسەر منداڵ؟ بڵێ ئەم ڤایرۆسە سەرەتا کە لە سەرەتای ساڵهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا وا دەردەکەوت کە تەنها ئەو کەسان دەگرێتەوە کە لە سەروی تەمەنی 18 ساڵی یاخود با بڵێن 12 ساڵیش بەسەروتر ئەوان توش دەبوون بەڵام ئەم زۆرەیان شێوازێکی ترە دەرکەوتووە هەروکو بەڕێستان لە راپۆرتەکەشتان ئاماژەتان پێکرد بڵێ حالەتی وا دەرکەوتووە بەڵام ئەمەش لایزانایانیش بەڕاستی حالەتێکی دەتوانین بڵێن نامۆیە چونکە تا ئێستا ئەم زۆرەی ڤایرۆسی کۆرۆنا تەنها لە کەسانی پێگەیشتوو دەردەکەوت بەڵام کە ئەو حالەتەش دەبینین ئەمە زیاتر ئەم حالەتە دەخاتە ژێر پرسیار و دەبی لێکۆڵینەوەی ورتری لە بۆ بکرێتن. باشە دکتۆر زۆر جار ئەبیستین کە هێشتا حاڵەتەکان حاڵەتی مردن بە کۆرۆنا زیاترە لە ئۆمیکرۆن ئایا پێتان وایە کە مردن بە ئۆمیکرۆن کەمترە یاخود کاریگەری کەمترە بێت تەنها درێژە پێدەری نەخۆشیەکەیان چۆنە؟ بەنسبەت ئەو حالەتە هەروەکو باسمان کرد لەبەر ئەوەی ئەو ڤاکسینانەی کە تا ئێستا پەیڕەو دەکرێتن بۆ زۆرەکانی پێشووتر بوو لەبەرەوەی تا ئێستا ڤاکسین بۆ ئەم زۆرە نەدۆزرایتەوە بۆیە دەتوانین برین ئەو ڤاکسینانی کە تا ئێستا پەیڕەو دەکرێتن کاریگەر نینە یانیش دەتوانین برین وەکو خۆپارێزی بەکار ناهێنرێن لە دژی ئۆمیکرۆن بەڵام لە هەموو وڵاتان پەیڕەو دەکرێتن بۆ ئەوەی لە جۆرەکانی تر بمان پارێزن چونکە دەتوانین بڵین تا ئێستا نزیکەی لە 80 وڵات ئۆمیکرۆن بڵاو بوویتەوە نەگەیشتە هەموو وڵاتان بۆیە پەیڕەوکردنی پێدانی ژەمە ڤاکسینەکان بە هەر سێ ژەمیەوە یاخود لە زۆربەی وڵاتان بە هەردوو ژەمیەوە تا ئێستاش بە شێوەیەکی باش پەیڕەو دەکرێتن. کاتە ئێوە پێتان باشە کە زیاتر لە 2 ژەم وەرگیرێت بۆی کە بەرگری زیاتر پیا بکرێ بۆ دژی جۆرە گۆڕاوەکانی تر ئۆمیکرۆن بێ یاخود بەگشتی گۆڕاوەکانی کۆرۆنا بێ؟ بەڵێ بەپێی ڕاگەیاندراوی ڕێکخراوی WHO وا بە باش دەزانێتن کە ئەو کەسانی تا ئێستا 2 ژەمیان لە ڤاکسین وەرگرتووە ژەمی سێن کە پێدەگوترێت بوستەر یعنی بەهێزی یاخود ڤاکسینی پاڵپشت ژەمی سێمی ژوەر بگرن بۆیە تا ئێستا هەروەکو باسم کرد پێدانی ڤاکسین ئەو زۆرانی کە ئێستا بەردەستن پەیڕەو دەکرێتن بۆ خۆپارێزی لە هەموو جۆرەکانی کۆرۆنا. دکتۆر بە پێ و زانیاریانەی ئێوە وا لەناو ئەو
ئەجوایان بەڕستان ئایا هەوڵەکان بەتایبەت هەوڵات نێودەوڵەتەکان چین بۆی کە ڤاکسینێکی نوێ دروست بکەن بۆ دژی ئۆمیکرۆن ئەو ڤاکسینە ئایا کاریگەریە بێت چۆنە ئەو هەوڵانە؟ بڵێ لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەیاندراوەی بڵاوکردەوە و هەموو ئەو وڵاتانێک کە بە تایبەتی ئەو جۆرە گۆڕاوی ئێستا کە ئەو میکرۆنە تێدا بڵاوبوویتەوە داوا لە هەموو توێژەرەکان دەکاتن کە هەرچی زووە توێژینەوە ئەنجام بدەن ئەنجامی توێژینەوەکانیشیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان بە شێوەیەکی خێرا بۆ ئەو دەستگایە بنێرن بۆ ئەوەی بتوانن چونکە لە توێژینەوە هەیە سیکوێنسی یاخود زنجیرەی پێکهاتەی مادە بۆ ماوەیەکەی ئەو ڤایرۆسە ئەگەر سیکوێنسەکەی دۆزراوە لە هەمان کادا یاخود دەتوانین برین هۆکارە بۆ دۆزینەوەی ڤاکسین و تەنانەت دەتوانین برین بۆ دۆزینەوەی چارەسەریش بۆیە هەروەکو باسم کرد زۆر ئەو ڕێکخراوە ڕێکخراوی WHO داوای لە هەموو توێژەرانی وڵاتانی جیهان کردووە بە تایبەتی ئەوانی کە توێژینەوە لەسەر ئۆمیکرۆن ئەنجام دەدەن هەرچی زووە ئەنجامەکانیان بۆ ئەو دەستگایە بنێرن یاخود هەرچی زووە ئەنجامەکانیان بڵاو بکەنەوە بە تایبەتی پێکهاتەی مادەی بۆ ماوەی ئەو ڤایرۆسە بۆ ئەوەی بتوانرێت زۆری نوێ لە ڤاکسین بەرهەم بهێنرێتن. دکتۆر ئێستا زانین کە ڕێژێکی زۆر لە ئۆمیکرۆن لە ناو تورکیا و ئێران بڵاو بۆتەوە ئەمانەش هاو سنوورن لەگەڵ ئێمە و گەشتەکان تا ڕادەیەک سنووردار کراوە مەترسی چیە بێ ئێوە پێتان وایە کە ئەبێت چ ڕێکارێک بگیرێتە بەر بۆەوە؟ بڵێ ڕێکارەکان دەتوانین بێ هەمان ڕێکارەکانی پێشووتری کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا و گۆڕاوەکانی تر پەیڕەو دەکرا بەڵام ئەمەش لەبەر ئەوەی باسمان کرد کە ئەمە چەند زۆرێک زیاتر لە 20 زۆر بازدان لە مادەی پرۆتینی ئەو ڤایرۆسەدا ڕووی داوە بۆیە باسشمان کرد کە ڤاکسینەکان ڕۆڵەکی یاخود خۆپارێزیی وها نابینن بەرامبەر ئۆمیکرۆن هەرچەندە تا ئێستا بە شێوەیەکی گشتی پەیڕەو دەکرێتن بەڵام دەتوانین برین زیاتر ڕێکارە تەندروستیەکان پەیڕەو بکرێتن لە هەموو ئەو شوێنانەی بە تایبەتی لە وڵاتانەی کە تێدا بڵاوبیتەوە گەشت تێدا دەکرێت بە ئەو وڵاتانی تێدا بڵاو نەبووتەوە هەروەک ئاشکراشە تا ئێستا نزیکەی 14 حالەتی ئۆمیکرۆن لە ئێران ڕاگەیەندراوە و زۆربەی گەشتەکانیشی نەکرد سنووردارکردی بەڵکو زۆربەی گەشتەکانیشی بۆ هەندێک لە وڵاتان ڕاگرتووە بۆ ئەوەی ڕێگری بکاتن لە زیاتربوونی ئامارەکانی ئەو ڤایرۆسە لە وڵاتەکەیاندا لە ئێراندا هەروەها تورکیا شەرک و بەڕێز ئاماژە توێکرد بە هەمان شێوە لەوێندەریش ڕێژەیەکی زیاتر کە نوێترین ئاماریش بڵاو بۆتەوە لە سەدادەی توشبوانی کۆرۆنا دەرچووە کە ئۆمیکرۆنیان هەیە ئەمە لە تورکیا کاتە ئێوە ینی ئەگەر حاڵەتێکی وا خوانە خواستە لێرە هەبێت چۆن ئەتوانن ئاگاداری بۆ نمونە ئایا لیژنەتان هەیە ئایا ئەتوانن وەکو لایانی پەیوەندیدار چی بکەن تا ڕێکاری پێویست بگیرێتە بەر و ڕێنمایی بە خەڵک بدەن لە بێگومان لە فڕۆکەخانە تیمی تەندروستی تایبەت هەنە بۆ حاڵەتانە بۆ دەستنیشانکردن یاخود بۆ تێستکردنی ئەو گەشتیارانەی کە چ لە تورکیا و چ لە وڵاتانی تری شەوە دێنە کوردستان هەر کاتێک ئەو پشکنینانە کە ڕاگەیاندرا ئۆمیکرۆنە بێگومان ئەو کاتی دەستگا پەیوەنددارەکان دەبێ ڕێکاری تونتر بگرنە بەر هەروەها دەتوانین برین تا ڕادەیە گەشتە ئاسمانیەکانیش سنووردار بکەنەوە. باشە دکتۆر ئێوە بەپێی یاخود بڵین بە گوێرەی زانیاریەکانتان بەپێی ئەو مەجای ئیشی تیاکەن ئایا توێژینەوە لە ناو زانکۆکان لەسەر کۆرۆنا لەسەر جۆرەکانی چۆنە گەیشتۆتە چه ئاستێک ئێوە ئایا توانی وتانە کە هیچ نا بەپێی ئەو ڤاکسینانە کە ئێستا لە جیهانە دۆزرێتەوە ئێوە بگەنە توێژینەوەیە کە شتێکی جیاواز هەبێت هەرچەندە لە سەرەتادا زۆر بە شێوەیەکی هەستیاری مامەڵە لەگەر توێژینەوە دەکرات لەسەر ئەنجامدانی توێژینەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بەڵام خۆشبەختانە هەندێک لە توێژەران لە کوردستانیش توێژینەوەیان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کردووە بەڵام بە نسبەت زۆری گۆڕاوی ئۆمیکرۆن نەخیر تا ئێستا هیچ توێژینەوەک نەکرات چونکە هەروەکو باسم کرد مادە بۆ ماوەیەکەی نەزانراوە یاخود هیچ ئامێرێک یان شتێک نییە جۆری ڤایرۆسەکە دیاری بکاتن بۆیە توێژینەوەکردن لەسەر جۆری ئۆمیکرۆن تا ئێستا ئەنجام نەدراوە بەڵام لەسەر جۆرەکانی تر ئەنجام درراوە. دکتۆر دلێر گەڵاڵی زۆر خۆشحاڵ بن کەمبانە میوانی بەیانی 24 سوپاس بۆ تەواوی زانیاریەکان سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆش. بەهۆی دابەزینی پلەی گەرما بۆ ژێر سفر دەریاچەی بەیشەهر لە کۆنیا بووەتە بەستەڵک بە تەواوی بەستوێتی
ئەوەش کاری ماسیگرانی وەستاندووە کارەکانی قورس کردوون بۆیە ئەو ماسیگرانە ناچارن بە بەلەمەکانیان ئەو بەستەڵەکە بشکێنن بۆی کە بتوانن بگەن بە دەریاچە کراوەکان کە نەبوونەتە بەستەڵک. بارینە بەرفێ سەرمازێدە و داکەتنە پلەین گەرمێ بوونە سەدەم کۆ ئاوا لە دەریاچەیە بەیشەهیر لە کۆنیا ببە قەشا. ئەو یەک باندۆر لە چاڵاکیên ماسی گران لە وێ دەریاچەیە کرد. کەشتیên ماسی گران دناوا قەشایەدا مانەبێت هەفگەر. لەو ماژی هەژمارەك ji ماسی گران کار لەسەر شکاندنا vê qeşayê kirin ji bo ku bikarbin torên xwe bikişînin û keştiyên xwe bigihînin beravin vekirî. Eksi 11 ben gördüm ama. Masîger hewl didin qeşayê bişkînin û torên xwe yên di golên vekirî de mane rizgar bikin. Pileya germayê dibin sıfır de gihiştiye yazdan. Lê germahiya hewayê sartir e. Em di pêvajoyeke dijwar de derbas dibin. Masîgerên me nikarin biçin golê. Qeşa nêzîkî 5 santimetran stûr bûye. Niha jî hinek masîgerên me hewl didin qeşayê bişkînin û xwe bigihînin deryaya vekirî. Ji bo bi rihetî bikaribin hatin û çûnê bikin. Ji ber daketina pileyên germê dibin sifrê de hejmara masiyan jî li vê deryacheyê kêm bûne. Rewşa abûriya xirab jî masîgir neçar kirine ku di vê seqaya sar û qeşa de kar bikin. Burası stop ettik. Balığa çıkmaz olduk. Hava kışladı. Menê çîra masiyan rawestandiye keştiyên masiyan nikarin ji benderên xwe derkevin. Qerex qeşa girtine ji xwe welatî di nava tengasiya abûrî de ne. Ji ber vê yekê hewl didin bi şikandina qeşayê pêş de biçin. O yüzden hani gidiş gelişi aşmak için. Geldim. Qeşa ku serê vê deryacheyê girtî nestûre. Lewma jî masîger dikarin bi keştiyên xwe qeşayê bişkînin bê ku ziyan bighe keştiyên wan. Gelek demijmêran di vê keş û hewaya sar de derbas dikin. Heta korêya xwe ji bo derya û beravan vekin. دیزاینکردن و نەخشاندنی نینۆک یەکێکی دیکەیە لەو جوانکاریانەی خانمان کە لەگەڵ هاتنی بۆنەکاندا گرنگی تایبەتی پێن. خانمان لەگەڵ ئەو بۆنانە یەکسەر نینۆکەکانیانە گونجێنن بە تایبەت لە سەری ساڵدا کە ئێستا لەگەڵ نزیک بوونەوەی سەری ساڵە خانمانیش ئەیانێ ئەو نینۆکانە بەو نەخشانە بۆیە بکەن کە ئاماژەن بۆ هاتنی ساڵی نوێ و کرسمس. زۆرجار وەنەی تۆپێک یاخود داری کرسمس لەسەر نینۆکیان ئەنەخشێنن بابەیەکەوە لەم کارەی دالیادا وردەکاری زیاتری نینۆکەکان ببینین و دواتریش قسەی لەسەر دەکەین. لەگەڵ هاتنی هەر بۆنەیەکدا دیزایانی جیاواز تایبەت بەو بۆنەیە بۆ ڕەنگکردنی نینۆکی هەڵدەبژێرێت. بە نزیکبوونەوەی ساڵی نوێی زاینی هەژێن ئەو نەخش و هێمانەی هەڵبژاردووە کە تایبەتن بە هاتنی ساڵی نوێ و لەسەر نینۆکەکانی نەخشاندوونی. من لەگەڵ هەر وەرزێکە گۆرانکاری بوون لە نینۆکەکان مەکەم دیزاینە گۆڕم کە ئەوەش بۆ ئەکە بۆ نمونە هەست بە ئارامی بکە ینی چۆنەڵێ هەم ئەنێرجی و هەم تاقە و ینی وزە ئەبەخشە تۆ ئینسان خۆشە بەردەوام گۆڕانکاری بکات و تۆش بپەی هەر وەرزێکە و هەر مناسبەیەکە خۆشە گۆڕانکاری بکەیت و منۆکو خۆم لەگەڵ بەردەوام گۆڕانکاری ئەەکەم لە نینۆکەکان و دیزاینی تازاڵە بژێرم بوو. مەحسا لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتۆتە سلێمانی. چەند ساڵێکە سنتەرێکی بچووکی تایبەت بە جوانکاری و بۆیەکردنی نینۆکی بۆ خانمان کردوتەوە. نزیکبوونەوەی ساڵی نوێ سەردانکردنی خانمانی بۆ سنتەرەکەی زیاد کردووە. زۆرێکیش لە خانمان دیمەنی بەفر و داری کریسمس بە ڕەنگی سوور لەسەر نینۆکەکانیان دەنەخشێنن. ئێستا بەبوونەی کریسمس زۆرترە مشتریان حەزەکەن زۆرتر دیزاینی کریسمسی یان ڕەنگی سوور لەبەرەوەی کە ڕەنگی سوور نەمادی نیشانە کریسمسە زۆرتر حەزیان بە سوورس و دیزاینەکانی کە ئەکەن زۆرتر ئاسک و بەفر و بابا نۆئێل و ئەو شتانەیەکەن. خۆشبەختانە زۆرتر ئافرەتەکان ئێستا زۆر ئێحتیمام بە خۆیان ئەدەن یعنی وەکو جاران نییە هەر لە تەمەنە گەنجتر هەزەکەن
دەست و پەنجەیان جوان بکەن احتمام بە خۆیانەدان. بە نزیکبوونەوەی بۆنەکان ئەو شوێنانەی زیاتر خانمان ڕووی تێدەکەن ئارایشگەکان و سنتەرەکانی جوانکاریە. گرنگیدان بە ڕێخستن و دیزاینکردنی نینۆک بێبەژنیە لەو جوانکاریانەی خانمان بۆ گرنگیدان بە خۆیان دەیگرنە بەر. ئەمەش وای کردووە بە شێوەیەکی بەرچاو سنتەری تایبەت بە جوانکاری نینۆک بکرێتەوە. دایلەکەمان کوردستان 24 سلێمانی. بینیمان نینۆکەکان چۆن نەخشێنن بە تایبەت بۆ سەری ساڵ یاخود بۆ وەرزی زستان ڕەنگەکان جیاوازیان هەیە و خانمانی ئێستا لەو بوارەدا زۆر پێشکەوتون. منیش قسەی زیاتر لەگەڵ کەوسەر مستەفا کە دیزاینەری جوانکاری نینۆکە دەکەم و لێرە میوانی منە بەخێر هاتی کەوسەر باشی باش زۆر سپاس باش. جیاوازی چییە نەخشاندنی نینۆکەکان بۆ سەری ساڵ و بۆ کاتەکانی دیکە؟ هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە؟ گۆڕانکارەکەی لەبەرەوەی کە سەری ساڵە زیاتر سوور دەکەن، دیزایانی بەفر و کریسمس و داری کریسمس و ئەوانە زیاتر دەکەن. هەر بە بۆنەی مەسەلەن بۆنەی شتێک بێت لەگەڵ نینۆکەکان دەینەخشێنن. تایدی بە کریسمس بێت، ساڵی تازە بێت، جێژنەکان بێت، زیاتر بەس کریسمس سوور دەکەن. سوورەکەن. ڕەنگە زستانیەکان کامانن؟ تۆخەکانە ڕەنگی جستان زیاتر بەلای تۆخەوە دەڕوە، ڕەشە، ماڕۆنیە، کەربۆنیە زیاتر بەلای تۆخەوە دەڕوە. ئەمانە ئێستا زیاتر خەڵک حەزی پێیەتی لە ڕووی دیزاین و گۆڕانکاری بەسرایە، خود موادەکەش گۆڕانکاری بەسرایەت؟ نامەوادەکە هەمان ماوەدا بەس لە بۆیە لێدانەکە و دیزاین و شتەکەدا دەگۆڕێ. بەس بە ئامیانی بڵام لە ١٠٠ یەک دیزاین و یەک ڕنگ و زیاتر کە بۆ بۆنەکان دێت یەک شت دەکەن. باشە تا چەند گرنگە بۆ نمونە خانمان بچنە لاو کەسانەی کە شارەزاییان هەیە. ئێستا ئەم کارە زۆرە کرێ بینین لە زۆربەی شوێنەکان ساڵۆنەکان کاری نینۆکدانان ئەکستنشن جەلپۆلیش هەموو ئەمانە دانرێ. بەڵام تا چەند گرنگە گوێ بە کوالیتی یاخود ئەو شوێنە بیت کە بۆی ئەچیت؟ وڵا ١٠٠ دەبێت جۆ بدەیت. ینی جاری وایە مەسەلەن ڕیکلامێک شتێک دەکرێت بە بۆنێ و ڕیکلامەوە ئیشێک دادەندرێت کە حەت تەنانەتی خۆیان نییە ڕیکلامی پێوە دەکەن کە نەفرێک دەچێت لەوێ ئیشەکە دەکات ئەوە لەگەڵ ڕسمەکە زۆری فەرقا. ینی ئەو شتە نییە کە سپۆنسەری پێوە کراوە. بۆ یەک جار دەچێت کە تۆ ئیشەکە جوان نەبێت، کوالەتەکە زۆر لە خوارە بێت، تەنانەت مەسەلەن بۆ خۆم یەک جار بچم بۆ شوێنێکی ئاوا بزانم ئەو شتێک کە دەم هەیە نییە نەچمەوە. ١٠٠ دەبێت جۆ بدەی بەوانە چون نینۆکەکە نەخۆش دەکەی موادەکەت دەبێت زۆر بەرز بێ، کوالەتی باش بێ. نینۆکی ژۆکی شتێک نییە، چون ینی هەموو ئیشێکت بەدەست و بە نینۆک و ناتوانانی کە بڵێ هەر شوێنێک بێ دەچم قەینا کێشە نییە. ڕاستە باسی وت کرد کەوسەر خان کە نینۆ پێویستەکە ئاگاداری بی نەخۆش دەکەوێت یاخود لە ڕووی تەندروستیەوە. ئایا کامە مواد باشە بۆ نینۆکەکان یاخود چ کاریگەریەکێ بێ لەسەر نینۆک و دواتریش زیانەت تەندروستیەکانی چییە بێ؟ ئەمەم بخۆم نازم بەبیر و باوەڕی خۆم کە ئیشم بە هەم ئەکریلیک کردووە پێی دەڵم پاودر هەم بە جێل کردومە. من زیاتر قسەی یەکەم لە لای من جێل دەیکا. ئێستا زۆر شوێنەکانیش هەیە پاودێر دەکەن، بەڵام ئەو پاودێرە یەک کێشەی هەیە لەو ناوەندی نینۆکەکەیان دەشکێت. ینی زۆر ئازارێکی زۆری هەیە. بەداخەوە ئێستا زۆریشیان کە ئەوە زۆر کۆنا بۆ خۆم ناڵم نم کردومە بیدایەتی کە تازە نینۆکات بوو مەسەلەن بە دەنگێک نینۆکی سناعی دایاندەنا جا پاودەرەکەیان لەسەردا دەنا بەس ئەو بیدایەتی ئیشی نینۆک بوو، ینی زۆر کەم بوو ئەو شتا. کەواتە ئێستا پێشکەوتن هەیە ئێستا کە پێشکەوتر بووە بۆتە جێل ئەو نینۆکە سناعیە، ینی دەبێت بڵێ تاو یانی دەبێت بڵێ ڕەشی کەیەوە لە ئیشی نینۆکدا. بەڵام زۆر کەس بەداخەوە ئێستا هەرەوە دەکا. بەس بەڕای من ینی شتێکی زۆر کۆنە و نینۆکەکە زۆر عەدەم دەکا نابێ بەکار بێ. باشە چ جۆرێک زۆر باشە ئێستا کە خانمان بیکەن جگە لە ڕەنگەکە کوالیتی ئەو موادی کە بەکارێنن کام جۆریان باشترە؟ ئەم بخۆم جێلم پێ باشترە، جا سترۆنگ جێل بێ پۆلی جێل بێت ئەوانم پێ باشترە. نینۆکەکە تەنانەت کە مشتری دێ دەڵێ بۆم ڕیمۆفکە دەمەوێت نینۆکم ئیسراحەت بکە لێشی دەکەوێت نینۆکە عەدەم نابێ. بەڵام پاودێر وانە ینی زۆر سفتە زۆر نینۆکەکە عەزەت دەخوا. باشە
ئەو دیزاینانەی کە خانمانیانەوێت سە زۆرتر کامانن چۆنە؟ ئەوانەی ئێستا ئەو فەسڵە دەیانێت چون نزیک بە کریسمەسە زیاتر داری کریسمەسە بەفرە کڵاوی بابەنوێ لە ئەو شتانەیە بۆ ماوەی چەندە گەمێنێتەوە بە نینۆکەکانەوە؟ ینی دیزاینەکە یا نینۆکەکە ئیتر ئەو بەگشتی ئەو ستایل ئەو دیزایانی کە کراوە بۆ نینۆکەکە بە بۆیەکە و واتە بە ڕەنگەکە و بە دیزاینەکەشەوە مانگە و مان کە بێنەوە درێژ دەبێتەوە بڵم نامێنێتەوە هەر دەمێنێتەوە چون ئەوە جێلان تا بخۆمان ڕێمۆڤینەکەین هەر دەمێنێتەوە بەڵامش کە درێژ بۆەوە هەم ئەوان بێزار دەبن هەم شتەکەی دی لەبەر چاو دەکەی و کۆن دەبێت لە دەستیان مانگە و مانگ دێن چاکی دەکەنەوە دەنا هیچی لێ نایە باشە کوالیتی ئەو موادە تەسیری هەیە لەسەرەوەی کە چەندێک درێژ بێتەوە و نەشکێت ئەکید زۆر تەسیری هەیە من بخۆم ناڵم پێشتر کە ئیشم بە ئەکریلیک دەکرد یان چەند ساڵ لەوە پێش وانە بوو ئەو جوابێک کە ئێستا وەرم گرتووە لەوم وەرنەدەگرت ینی دیتەوە مەسەلەن ئێستا بخۆم هیچ پاودێر بەکارڕایانە مشتری هاتووە توێتی پاودێران بۆ لێدام حەزم لێ پاودێرم بۆ لێدەوە یەک جار جێلم بۆ لێداوە هاتوو تۆکتوتی هەم ئامادەی پێشم بۆ لێدەوە چون جوابی لەو زیاتر وەرگرتەوە باشە هیچ مەترسی هەیە دانانی ئەکستنشن بە یاخود جل پۆلیش ئەگە مەوادت باش بێ کوالیتی بەرز بێ نا هیچ کێشەیەکی نییە باشە کە و سەرخان زۆر کەس هەیە بە تایبەت ئێمەی ڕاگەان کە زۆر جار بەردەوام نینۆکەکانمان بەم شێوە یاخود بەجێڵیان موادی ترە ئایا پێویست دەکا ماوەی چەندێک کە ئیسراحەت بە نینۆکەکە بن یان پێویست ناکات زۆر کەس ئەو پرسیارە لە من دەکات تەنانەت لە ساڵۆنیش بەڵام تۆ کە مانگە و مانگ دێ و نینۆکە بخۆی درێژ دەبێتەوە لێرە و درێژ دەبێتەوە لەسەری شەو کورتی دەکەیەوە یعنی حساب کە نینۆکی نوێ هاتۆ کۆنەکەت دەبڕی لەسەرەوە پێویست ناکە ئیسراحەتی پێ بدەی مەگەر ئەوەی کە نینۆکەکەت بە بەردەرکەی سیارەیەک جاری وایە بەردەرکە دەکەوێت ئەو نینۆکە تەنا ئەو دەنکە نینۆکەت عزەتی خواردە ئەوە دەتوانانی مەسەڵەن ئیسراحەتی پێ بدەی ئینا نینۆکەکە کە مانگە و مانگ درێژ دەبێتەوە تۆش لە نوکەکەیەوە دەیبڕی هیچ کێشەیەکی نییە هیچ زیانێکی تەندروستی نییە نینۆکدانان نا هیچ زیانێکی نییە بەڵام بۆ ئەوەی کە بڵم پاودێرەکە لەگەڵ مادەیەک هەل دەبێتە هەویر بۆنێکی زۆر ناخۆشی هەیە بە ناوی لیکوید مادەیەکی مۆرە بۆنی زۆر ناخۆشە هەم بۆ پشوت تەنگ دەبێ ئەوانە بۆ حتەنانن مشتەکان کە دێنە ژوورێ بیدایەتی دەڵێن بۆنێکی زۆر ناخۆش دێ بەس ئێستا شکر ئەو لاچووە لە ئیشی ئێمەدا ئەڵبەتە بەس جبەجێل ئیش دەکەین جێلیشیر بۆنێکی نییە باشە تا چەند گرنگە خانمان گرنگی بە نینۆکەکانیان بن زۆر زۆر چۆنە ینی پێتان وایە بە خانمان نینۆکەکانیان بەردەوام ڕەنگە و ڕنگ بێ یاخود بەپی وەرزەکان بگۆڕێ وڵا حەسەب بۆ خۆیان بخۆیان دڵیان بە هەشتێکەوە بچێشنێ بەڵام مهمەوەی ئێستا مشتریم هەیە حەزی لێ نییە مەسەلەن بۆ یەکە لێدا جێلەکە لێدا بەس دەی خاوێنی دەکاتەوە شتێ ئێستا بخۆم ینی چون لەبەر ئیشەکەم ناتوانم نینۆکەکەم درێژ بێت هەر خایەنم کردە تۆمانی کوورێکم کردو و جێلێکی زۆر بەسی لەسەر نینۆکە کورتەکەی خۆمداوە پێویست ناکە تۆ بڵێ هەر تەن هەر دەبێت درێژ بێت نا لەسەر نینۆکی خۆت بە ستایلێکی جوان دەری هێنی و خایەنی کەیەوە هەرچی پێخۆش بێت دەتوانیت لەسەریدان هاوکارانیانەوە خۆیان نایکەن یاخود ئەو کەسانی کە دیزاینەکەن خۆیان نینۆکەکانیان ڕنگ ناکەن هۆکاریش چییە بۆ نمونەی ئێستاوەتە بۆ منتان کردو خۆشتانیشتان نەکردووە یان شتێکی پێوەیە و بە سادەیە من زیاتر لەبەر ئیشەکەم یانی وا مرتاحترم کە مبڕەت ناکەم مبڕەت لێ نینۆکەکە کە درێژ دەبێ مبڕەتەکە لە نینۆکەکە دەدرێ ینی دێتە سەر گۆشتەکەم مادەم بۆ داینێم وەختایە کە نینۆکەکە هەموو بە مبڕەتەکە دەڕوا پێویست ناکە داینێم هەر شتێکی خاوێن و ڕێک و پێک دەربێ لەسەر نینۆکەم تەواوە پێویست بۆ ناکە کە درێژی کەمەوە ینی بۆ ئیشکردنەکەم بڕێک ئیزعاجە ماوەی چەندێکی پێچە بۆ نمونەگەر نینۆکی خانمێک بە تەواوی هەم لێ بکەنەوە نینۆکێکی نوێی بۆدانن چەندێکی کاتەوێت ینی چەندێک کات دەوێت کە ئیشەکەی بۆ بکەین ئەم بخۆم ئەکستنشن سعاتێک ینی ئیوایە ئیشی زۆر سووکە نازانم بۆتان پێشاتۆیان نا تەنان لە میوانی شایە کە دێن پێیان سووکە ئیشی زۆر سووکە بە سعاتی گیشەکەی تاوا دەبێ ئیواشێک بڕێگیشەکەی قورس دەبێت سعاتێک و 20 دقی پێدەچێت ئیش قورسەکە چی یا درەنگێت یاخود بۆ تەخیر بوون نا کە مەسەلەن بڕێک وەسواسن تا ستایلەکەی هەڵدەبژێرن تا بۆ یەکەی هەڵدەبژێرن بڕێک کات دەڕوا ینی ئەگە بێت هەر بیدایەتی پێم بڵێ مەسەلا ئەو ستایلم دەوێت ئەو ڕەنگەم دەوێت بە سعاتێک تاوا دەبێت لەسەر تەڵەبی خۆیانە هەڵبەت یان ئێوەش خۆتان دیزاینتان لایە من بخۆم هەشتێکم پێم لەندەری دێنم کێشەم نییە بۆ ئەوە بەڵام زۆر مشتری هەیە بداخەوە کە مەسەلەن شتەکە بە زۆقی دڵی خۆم بۆی دەکەم
بۆ خۆی پێم دەڵێ بە دڵی خۆت مەسەڵەن ئەو شتم بۆ بکە دوایی کە دەڕاتەوە مەسەوەڵا کەوسەرخان ئەو شتم پێ جوان نییە ئیتر ژنی ژواسواسە خۆی زۆر جار شتێکی بەدڵ نییە ئەوڵای منیش لەبەر ئەوە ئێستا مەسەڵەن بڵم یارمەتیان نادەم یارمەتی دەدەم بەڵام نەک تا ئەو ڕادەیە پێشوو کە دوایی مەسەڵەن بڵێن وڵا خەلەلەکە لە کەوسەردا بوو یا ئەو یارمەتی دەنیا ئەو کتی ئەوە بکە دەڵم بەدڵی خۆتان هەر کامێکتان دەوێت لە خزمەتتان دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کەوسەرخان کەمڕۆ میوانی بانی 24 بووی زۆر بەخێر بن بە هیوای بەردەوام لە داوەتتان زۆر سپاس بەخێر هات. پێشەنگایەکی کتێب لە قوتابخانەیەکی کەرکووک کراوەتەوە پامنێرمان هێمندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵماندایە بێت هێمنم کاتت باش بانێکی باش زانیاری چییە لەسەر کتێبخانەکە ماوەی چەند ڕۆژ بەردەوامە بێت و ئایا ئەو کتێبخانەیە بۆ چەند ڕۆژ بەردەوام بێ و پێشوازی لە میوانەکانەکات یاخود لەکوێوە کتێبەکان جۆری چییە؟ بەڵێ بەیانیتان باش پێشانگاکە لە قوتابخانەیەکی خوێندنی کوردیە ئامادەی کوێستان لایەن گەنجێکە و کراوەتەوە گەنجە خۆی نووسەرە و دۆستی کتێبە ساڵانەوەکو نەریتێک لە قوتابخانەکانی خوێندنی کوردی پێشانگا دەکاتەوە بۆ قوتابیان و مامۆستایان و ساڵانش ئەوەندەیەگەدارین پێشوازی باشی لێ دەکرێت ئێستا بڵێن کردنەوەی پێشانگاکە دەستپێکی کردنەوەی پێشانگاکە ئێستا قەردێلەکە دەبڕن و مامۆستا و قوتابیان دێن سەیری کتێبەکان دەکەن و کام کتێبیان حەز لێ بێت و کام کتێب خواستیان بێت دەیکڕن دیارە داشکانی باشی بۆ کراوە کتێبەکان من ئەسمە لای کاگارام بۆی قسەمان بووکە لەسەر پێشانگاکە کاگارم تۆ ساڵانە بەکردنەوەی پێشانگاکە بڵێن وەکو نەریتێکی ساڵانە خەریکی کردنەوەی پێشانگای ئامانجت چییە و ئەم پێشانگایە بەگشتی چەند ڕۆژ دەخایەنەوە نرخی کتێبەکان چەند؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان بۆ هاتنی کەناڵ 24 بۆ ئەم پێشەنگایە دیارە هەر ساڵێک و ئامانجێکی گرنگمان هەیە لە کردنەوەی پێشەنگای کتێب ئەم ساڵ لەبەرەوەی بە ئەوەی کە من پێدادەچوونەوەم کردووەلەوەی خوێنەرمان زۆر کەم بووە خەڵک ناخوێنێتەوە خەڵک زیاتر تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنێ خوێندنەوە نییە بۆی ئەم ساڵ ئامانجەکەمان جیاوازترە لە ساڵانی تر ئەم ساڵ هانی ئەو قوتابیانە ئادەین کە بخوێننەوە زیاتر هاوڕێی کتێب بن کتێبەکانیش زیاتر داشکاندنێکی زۆری بۆکراوە لە قوتابخانەکانە بۆی خەڵک سوود وەربگرێ جاری وهەیە کتێب بە دیاریشە درێ بە قوتابیان و مامۆستایان لە پێشەنگاکەمانە ئامانجمان زیاتر ئەوەیە بۆی زیاتر خەڵک بخوێنێتەوە ئامانجی ئەم ساڵمانەوەیە کتێبەکان زیاتر سەرچاوی کتێبەکان چی ناو نیشانەکان بەڵێ کتێبەکان زیاتر ئەم ساڵ زیاتر تیشکمان خصوە سەر زمانەکانمان زۆر هێناوە کتێبەکان زیاتریش باە خەدەین بۆ بابەتانی ئەدەبی و ڕۆشنبیری و فکری و زانستی و هەموو بابەتێک لە خۆگرێ کتێبەکان دەست خۆش بە کاگارم زۆر زۆر سپاس دڵشاد تۆ دیمەنەکان پێشاندا بەڕێوەبەری قوتابخانەکە وەرەگرم ئەم کاتت باش باشە تا چەند گرنگە جگەل لە بابەتەکانی خوێندن قوتابیان هاان بدرێن بۆ خوێندنەوەی کتێب ئاشنا بکرێن بە کتێب حتمما ئێمە سەرەتا بەخاتنی کەراڵەکەتانەکەم هەمیشە کورسان 24 پێشنگ بۆ لە گواستنەوەی هەواڵەکان ئێمە وەکو ئامادەی کوێستانی کچان هەمیشە گرنگێکی زۆرمانداوە بە چالێکەکانی جۆراجۆری ناوەندی خوێندنمان ئەم جۆرە چالێکیانە کەوا کردنەوەی پێشنگای کتێب لەم وڵاتە لە کاتی ئێستادا زۆر گرنگە چونکە ئێستا هەر تاکێکی کۆمەلگا بەو شێوەیە گرنگی نەماوە بە خوێندنەوەی کتێب خەڵکەکە بێتاقەت بووە توانێ نەماوە زیاتر احتیمامی داوەتە سوشیال میدیا بۆیە من لێرە داواکەم لە قوتابیانمان لە هەر تاکێکی کۆمەلگا گرنگی بدەن بە کتێب خوێندەوە ئاسی ڕۆشنبیریکردنی خۆیان بزیاد بکەن بۆ ئەوەی بتوانینەوەیەکی ڕۆشنبیر پەیدا بکەین تەنها ئەوە نەبێ ئێمە ئامانجمان ئەوەی بێ با بڵێن کتێبە منهەجەکانی خوێندن تەواو بکرێ نەخێر ئەوەی بابەتی جۆرا و جۆر با بڵێن قوتابی زانیاری هەبێ لە هەموو بابەتەکانە قوتابخانەکەتانانی هانی قوتابیانە دەن بۆ خوێندنەوە وڵای حتممە ئێمە ساڵانە پێشانگای کتێبەکەینەوە کە
ماوەی هەفتەیەک با بڵێیت قوتابیەکانمان نەتوانن لە پشۆکانیانە بێن سەردانی بکەن ئەو کتێبانیان بەدڵ بێت بیکڕن و بیخێننەوە. نەسخۆش زۆر سوپاس بەخێر من سەر چەند قوتابیەکیش وەرگرم کێتان قساکەن. بۆچی خوێنەری کتێب کەم بووە؟ تۆ کتێبە خوێنیتەوە؟ من وەکو خۆم بەنسبەت ئەوەی کەوا پۆلی دوانزەم ڕەنگە زۆر کاتی خوێندنەوەم نەبێ بەڵام زۆر کات حەزم پێ بووە ئەخوێنمەوە بە پێی توانە بەداخەوە تاکی ئەم سەردەما ینی ناومێد بوون لە خوێندنەوە لە زۆر شت تەنانەت زانیاری نێو کتێبەکانیان تەنها بۆ بەدەستهێنانی نمرە زۆر کات بە ئەخوێننەوە بۆ ینی پێویستە خوێندنەوە پێویستە سەرڕای ئەوەی کە تۆ ئەتەوێت نمرەی بەدەست بێنی ئەتەوێت بیتە تاکی ڕۆشن بێت تەنها نمرە بەدەستهێنان گرنگ نییە زانیاری گرنگە زانیاریش لە بەلاش نەوتراوە تا لە خۆڕای نەوتراوە کە کتێب باشترین هاوڕێی مرۆڤە بێگومان کتێب ینی دوور دەخاتەوە لە زۆر شتی خراپ سەرڕای ئەوەی کە ئاسی ڕۆشنبیریت بەرزەکاتەوە و هەروەها ئەتکاتە تاکێکی تر واتە تۆ لە جەستەیەکە دوو کەسی دوو عەقڵی زۆر شتی تر ینی کتێبێکی خوێنیتەوە؟ کتێبی زانستی زیاتر حەز لێیە زانستی ئاینی ئەو بابەتانم زیاتر پێخۆشە بۆ خوێندنەوە. بەڵێ پێشانگەکەی ئەمڕۆنی سیرت کرد و چۆن لێ کتێبەکان تا چەند کتێبی باشی تایەوە سەرچاوی باش؟ کتێبی زۆر باشی تایە بەڕاستی ینی سپاس بۆکردنەوەی ئەم پێشەنگایە و کتێبەکان بەڕاستی ئەگەر خوێنەر بەدڵسۆزی بیان خوێنێتەوە و لیان تێبگات تەنها مەرج خوێندنەوە نییە بە سەطحی خوێندنەوە لی تێبگەیت و چێژی لێ ببینیت دڵنیا بە ینی سوودی ئەبێ خوێندنەوە تەنها لەبەر کەسێکنا تەنها لەبەر ئەو خەڵکنا بەڵکو ینی بۆ سوود بۆ ئەوی خوێنتەوە کە سوودی لێ ببینی دڵنیا بە ینی ئیسپادەی لێ ئەەکەی ئەبیت ئەوەی کەوا خۆتەتەوێت لە ڕێگایەوە کتێب خوێندنەوە ینی بەڕاستی من چێژی لێ بینم زۆر زۆر سپاس بۆیە. کەیتر تۆش وەرە قسەمان بۆ بکە تۆ زیاتر چ کتێبی خوێنیتەوە کردنەوەی پێشانگاوە گرنگیدان بە کتێبی بڵێن خوێندنەوەی دەرەکی تا چەند گرنگە؟ زۆر گرنگە چونکو ئەگە ئێمە کتێبەکان بخوێنینەوە مالیەکە کەمی ئەزمون لە ژێمە وەربگرین ئێستا من زیاتر کتێبی تەندروستی و ئەوانەی کەوا بواریکانی زانستی ئەوانەی ئەی خوێنمەوە چکۆوانە زۆر وات لێکال پەرە بە ژیانی خۆت بدەیت لە بوارەکانی خۆت پەرە پێ بدەیت و ئەم پێشنگانە زۆر باشوات لە تەلباکەوە زیاتر بەرەبەرە بچێت و پەرە بە ژیانی بدات ئەزمون وەربگرێت بۆ بخوێنێ زیاتر. سپاس. بەڵێ ئەمە دانی وردەکاری کردنەوەی پێشانگایە بوو قوتابیان وە جارێ بڵێن قوتابیان لە پۆل دەرنەچوونە بێگومان سەرجەم قوتابیانەوە لە پێشانگاکە بەشدارە بن وە ساڵانە وەکوتم کتێبی باش لەم پێشانگایانی کە کاگارەم دیکاتەوە دەفرۆشیەوە پێشوازی باشی لێ دەکرێت ئێستاش وەکو کاگارام وتی ینی داشکان بۆ نرخی کتێبەکان کراوە و قوتابیان دەتوانن هەر کتێبێک ئارەزویان بێ بە نرخێکی گونجاو بیکڕن. بڵێ بەڵێ هێمندەلۆ سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای بەردەوامی بۆ ئەو کارانە و بۆ ئەو جۆرە پێشانگانش لە کەرکووک. حکوومەتی رووسیا نزیکەی 100 ملیۆن دۆلار کۆمپانیای گۆگڵی سزادا بەهۆیەوەی کە نەیتوانیوە ئەو بابەتانی بانکراوە لەلایەن حکوومەتی رووسیاوە گۆگڵ بیانسڕێتەوە. دادگای رووسی زیاتر لە 98 ملیۆن دۆلار سزای بەسەر کۆمپانیای گۆگڵ سەپاند بەهۆیەوەی کە کەمتەرخەن بوون لە سڕینەوەی ئەو بابەت و کۆنتێنانەی لەلایەن رووسیا قەدەغە کراوە یان بان کراوە گوگڵ نەیسڕیوەتەوە. بابەتەکانیش بریتین لە بابەتی توندڕەوی تیرۆریستی و بە تایبەتیش بابەتەکانی کەسایەتیەک بە ناوی ئەلێکسی ناڤالنی کە لەلایەن حکوومەتی رووسیاوە بابەتەکانی سراونەتەوە و قەدەغەیە لە گوگڵیش سێرچی بۆ بکرێت. بابەتێکی دیکەمان باسی تێسلاکەین کە کۆمپانیای تێسلا ئەپدەیتێکی نوێی بۆ ئۆتۆمبیلەکانی خۆی بەردەستخست ئۆتۆمبیلەکە وەکو مۆبایلێکی گەورە ئاگۆڕێت. هاوشێوەی مۆبایل و تابلێتەکان ئۆتۆمبیلەکانی تێسلا ئەپدەیتی نوێیان بۆ بڵاو دەکرێتەوە بە شێوەی هەفتانە مانگانە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بۆیان بەردەست دەبێت. نوێترین تایبەتمەندیش گۆڕینی سپیکەری ئۆتۆمبیلەکەیە وەکو دەنگی مۆبایل کاتێک شۆفێرەکە قسە دەکات ئۆتۆمبیلەکە دەنگی شۆفێرەکە دووبارە دەکاتەوە وەک چۆن
ئەوەی لە تەلەفۆن قسە لەگەڵ کەسێکی دیکە دەکات. کەشێکی زۆر ساردە و نابێت بابەتێکی بەفر و بەستەڵەکیشمان نەبێت کەویش هەفتەیەک لە باکووری کوردستان بەفرەبارێت لە ناوچە بەرزەکان و شوێنی خلیسکانەی سەر بەفر بەفرێکی زۆر باریوە و خەڵکیش ڕوو دەکەنە ئەو ناوچانە بۆ خلیسکانەیە لە دیاربەکر و باتمانیش خەڵکی ڕویان کردوتە بەرزایەکانی قەرەجداغ بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و یاریکردن لە نێو بەفردا. لە جوڵمێرگیش ناوەندی خلیسکانە سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشەوە. Li gelek deverên Bakurê Kurdistanê yek hefte ser hev berfbarê. Li gel zehmetiyan, barina berfê li gelek deveran ciyê xwe daye şahî û dilxweşiyê. Çiyayê Qerecdağê ku li naverasta deşta Diyarbekir û Rihayê û 1919 metr bilind e, niha pêşwaziya geştyarên kaşê dike. Ji Riha heta Mêrdîn û Diyarbekir, Batman û Dîlokê gelek geştyaran bi hatina berfê re berê xwe dane bilindahiyên Qerecdağê. 2 yıldır doğru dürüst bir kar yoktu. Geçen yılda zaten Du salên dawî berfeke baş nebû. Par jî ev der ji ber korona girtîma. 4-5 rojin berf heye. 35 santîm bariye û bo kaşê baş e. Ev li bendê ne zêdetir geştyar werin. Li gelek deverên Bakurê Kurdistanê şûnên xilîsankê hene. Yên navdartirîn Erzurum, Qers, Agirê, Çewlîg û Bitlisîn. Di salên dawî de li Colemergê jî mêrga botan wek devereke xilîsankê hatiye çêkirin. Welatî û geştyar bo kaşê berê xwe didin deverê. Buraya ilk kez gelişim. Çok keyifliydi. Cara yekê me têm vê derê gelek xweş bû. Min xilîsank nizanî bû, niha li vê derê fêr dibim. Ez xwe bextewar dibînim. Hevalên ku kaşê dizanîn alî kar dibin. Dema me baş derbas dibe. Navendên kaşê bo geştyariya zivistanê ya navçeyê derfetên baş in. Li gelek deveran mercên zivistanê zehmet derbas dibin û hebûna krîza aborî jî tengaviyan li ser welatiyan durust dike. Ji bo çend demjimêran be jî bêhnvedana nav süruştê wek derfeteke baş tên irxandin. زۆر جوانە کە هەر کەشێک بێت هەر کاتێک بێت ئێمە بە دەرفەتێک وەری بگرین چێژی لێ ببینین هەروەک چۆن لە کاتی بەفربارینی دەتوانین چێژ لەو کەشە وەربگرین. تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆم پێشکەشکردن هەمیشە لە خۆشیدا بمێن و ماڵاوە.